دەستگەری زۆر گەورە لە ڕووی ئابوووریەوە لەسەر رووسیا و چین جێدەهێڵێت. یعنی چین بەجارێک دەبێت تەسلیم ببێت کە ئەمەش زۆر قورسە بۆ وڵاتێک کە چینێکێکە لە وڵاتە زلێزەکان ئەو باسانی تەسلیم نابێت هەموو شەڕێک دەکات لەسەر مانەوەی ئێران و هەژمونی ئێران لە ناوچەکەدا. باش سەبارەتەوەی کە خۆڕەڵاتی ناوەڕاست لە شوێنێکی دۆڵەمەندە باسی لەکە سەدا چلی یەدەکی غازی جیهانی لێرە بێ لە سەدا 48 یەدەکی نەوت لەم ناوچەیە بێ دۆڵەمەندە بڵین اینجا بۆ بەرهێنانیش لەمە دووە چۆن دەبێ وڵاتانی عەرەبی بوونە سنتەرێک ئەوکە بەڕێزت باست کرد بۆ ترانزیتی کەرتی فڕۆکەوانی گواستنەوەی شتومەک و گەشتیاران لێکەوتەکانی ئەم جەنگە لە ئایندەدا هیچی کەمتر نابێ لەو زیانە ڕاستەوخۆیانەی کە ئەمڕۆ بەرکەرتی ئیسtismار و گەشتیاری لە ناوچەکەدا کەوتووە. بە دڵنیاییەوە یعنی ئیمارات یەکێک بوو لە وڵاتانەی کە زۆر شانازی دەکرد بۆی کە بوو بە ترانزیتی بازرگانی لە ناوچەکەدا بەڵام دەبینین لە لەحزەیەکدا ئەو هەموو بەرژەوەندی ئابووری و ئەو هەموو مەساڵحی لەگەڵ ئەمریکادا هەیە بەس ئەمریکا ناتوانێت تەنانەت بە زڵدجەویەک دیفاع بکات لە ئیمارات. دەبینین باڵەخانەکانی ئیمارات ئێستا لەبەردەم هێرشی موشکی و درۆندان بۆیە ئەمە ئەوەی کە وای کردبوو ئیمارات بەهێز ببێ ئەو ئەمنیەت و ئیسیقرارە بوو کە لە ئیمارات هابوو جیالەوەی هەندێک بەرژەوەندی وڵاتان لە سپیکردنەوەی پارە و چی کە بوو بە ژینگەیەکی لەبار بوویان بەڵام لێرە بەدواوە وڵاتانی کەندا و ئەو وڵاتانە نین کە ئاوا بە ئارامی تۆ بتوانی جموجوڵی بازرگانی تیا پێش بخەیت بۆیە لێکەوتەکانی لە دوای جەنگیش هیچی کەمتر نابێت لەمەی ئێستا زۆر سپاس دەکەم